دووبارە سڵاتان بێت و لەگەڵتان بەردەوامین لە ئێستادا قوتابخانەوە لە هەمان کاتدا ناوەندە پەروەردەیەکان تەنیا بریتینیە لە پۆل و قوتابخانە و تاقیکردنەوەی وانەکان بەڵکو و ناوەندە پەروەردەیەکان لە ئێستادا دەبنە ڕنگ و دەبنە نۆتە و دەبنە تابلۆیەکی زیندوو لە ناو دڵگیرترین سروشتی کوردستانەوە لە شارباژێری ڕەنگینەوە بەشێک لە مامۆستایان هونەرمەندان و سەرپەرشتیارانی ناوەندی پەروەردەی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارباژێر کارێکی هونەریان بە بەرهەم هێناوە کارێکی هونەریان بە ئەنجام گەیاندووە بە ناونیشانی ڕەنگی تەمەن گفتوگۆ لەسەر ئەم کارە هونەریاکەین لە ناوەندێکی پەروەردەیە بە میوانداریکێک لە بەشداران و لە هەمان کاتدا خاوەن بیرۆکە و میلۆدی ئەم کارە ئەویش مامۆستا بەها ئیبراهیم سەرپەرشتیاری هونەریە لە بەڕێوەبەرێتی پەروەردەی شارباژێر. مامۆستا گیان سڵاو دەبێ بەخێر. سڵاو لە جەنابت و سڵاو لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات. سواز بۆ تۆ مامۆستا گیان. مامۆستا بۆچی ڕەنگی تەمەن ئەم ناونیشانەتان بۆ هەڵبژارد؟ مەبەستان لە ڕەنگی تەمەن چییە؟ ئێمە کە باز لە تەمەنەکەین زۆر جار ڕاستەوخۆ بەر ژمارە ئەکەوین پێمان وایە کە تەمەن تەنها ژمارەیە. ئێمە بۆی جاتر جەخت لەسەرەوەکەینەوە کە ڕەنگ ئەتوانێت باشتر گزارش لەم شتە بکات. بۆ نمونە هەریکێکمان لە قۆناغێکی ژیانمانە بە پێی تێپەڕبوونی کات ڕەنگی تەمەنمانە گۆڕێ نەوەک ژمارەکان. وەکو خاوەن بیرۆکە چی وای کرد کە بیر لەو بکەیتەوە کارێکی هونەری پرۆژەیەکی هونەریتان هەبێت و تایبەتمەندی پرۆژەکە بیبەستنەوە بە ناوەندێکی پەروەردەییەوە؟ دروستە. من پێم وایە هەر کاتێ کە لەو دۆخێکە ئێستا مرۆڤایەتی تایەتی بە شێوەیەکی گشتی هەمومان شتەکان زۆر بە خێرایی تێئەپەڕێ بەڕاستی فریان ناکەوین خۆمان کۆ بکەینەوە. بۆیە پێم وایە تاکە مەتریاڵێکە ئەتوانێت بمانوەستێنێت هونەرە. بۆیە ویستم ئەم پەیامە ئەم هەستە ئەم ئیحساسە لە ڕێی هونەرەوە بگەێنین لە ڕاستیدا. دەستان خۆش بێت چێ نەوانی کە بەشدار بوون لە کارەکەیە؟ لە ڕاستیدا ئەتوانم بڵێم کۆمەڵێ هونەرمەندی زۆر بەتوانە لە پشتی ئەم کارەوەن. یەک لەوانە بەدەست و پەنجە و ئەحساسە جوانەکەی کاکە هەردی کە کاری دابەشکردن و ئامادەکردنی ئەم موزیکەی کردووە، هەروەها بە کامێرای کاکە بڕیار کە کاری دەرهێنان و وێنەگرتنی بۆ ئەم کارە کردووە بەدەست خۆشیەوە. مامۆستا گیان با پێکەوە لەگەڵ بینەرانە بینەری کارەکەتان بین و پاشان ئەگەڕێنەوە پرسەرەکان هەیە بەڕێزت فەرموون ئەگەر هاوڕێیانمان بۆیان ئامادە کرد بێتین بینەری کارەکە بێت. دەستان خۆش بێت کارێکی جوان و لە ناو سروشتێکی زۆر جوان و ڕەنگینە. شوێنەکە شارباژێرە؟ پێم خۆشە باز لەوەش بکەین. باشە. شارباژێر ڕەنگین وەک لۆکیشن ئێوەمان هەڵبژار لە ڕاستیە ئەوە بە تایبەت لە ناو گوندە جوانەکەی کوڕەدایە و سەرسیرمان بەکارهێناوە کە ئەمەش بیرۆکەی کاکە بڕیار بوو لە ڕاستیە ئەو شوێنانەمان هەڵبژارد بوو بە جوانمانزانی چون ئێمە باز لە ڕەنگەکەین پێمان باش بوو شوێنێکی ڕەنگین کە ئەویش ماشەڵڵا شارباژێری ترەوە زۆر ڕەنگینە. دەستان خۆش بێت. میلۆدی کارەکە زۆر ئارام بەخشە. پەیامی پشت کارەکە چییە؟ ئەتوانم بڵێم هونەر و موزیک بزات کۆمەڵێ قاڵبی جیاوازی هەیە بۆ دەربڕینی ئەحساس. ئەو ئەحساسی ئێمە ئەتوانم بڵێم لەناو ئەو ستایلە سلۆیە خۆی بینیەوە و باشتر پەیامەکانمان ئەگەیەنێت. هونەریش لە ڕاستیا پەیامێکی مرۆڤایەتی ئەگەر گەورەتر بیری لێ بکەینەوە. ئێمە دابەشکردنی مۆسیقاکەش کە بەو شێوەیە کردومانە سەرەتا چەند ئامێرێکن پێکەوە
وەکو گفتوگۆیەک وایە لە نێوان خۆیانە گوێ لە یەکترەگرین لە کاتی ژەندنە ئەمەش دیسان هەر ڕەپێکاتەوە بە ناونیشانی کارەکە گفتوگۆی نێوان مرۆڤ و کاتە لە هەمان کاتە جاگەر بیر لەم سوڕەیەکەیتەوە وێنای بۆ بکەی مرۆڤ لەگەڵ کاتا گفتوگۆ بکە وێنایەکی قوڵە. دەستان خۆش بێت. تا چەند کاریگەری هەیە لەسەر دیدگای خوێندکاران ئێوە لە پێیجەکەی خۆتانەداتان ناوە یەکمان خوێندکاران ئەیبێنن و بە ناوی پەروەردەی شارباژێڕەوەیە ئەمە تا چەند کاریگەری لەسەر خوێندکاران هەیە؟ پەروەردە هەموو کات بڵێن پەیوەندێکی زۆر تۆڵی هەیە لەگەڵ هونەرا بە هەر نەژڵێم هونەر و پەروەردە هونەر پەیوەندێکی تۆڵی لەگەڵ هەموو کایەکانی تریژیانە هەیە و بیزات لەگەڵ پەروەردەیە. پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ هونەردا ئەتوانێت خوێندکار پەروەردە بکات و دواتر فێری بکات بەڵام هونەر ئەتوانێت جانێکی زیندوو ببەخشێ بە خوێندکارەکە. هونەر چۆن خزمەت بە پرۆسەی پەروەردەکە مامۆستا؟ هونەر ئەتوانێت تەشویق و زەوقێک بدا بە خوێندکار لە ناو درێژەی خوێندنەکەی. وانەی هونەر لە وانەیەکی لاوەکیەوە بۆ توانێکی سەرەکی بەدڵنیاییەوە بە خۆشحاڵیەوە ئێمە بەڕێبەری پەروەردەی شارباژێر بەڕێز مامۆستا لەتیف هاوکار و پشتیوانێکی بەهێزە لە پشتپان بۆ گرنگیدان بە کارە هونەرەکانمان و سەرخستنی کارەکانمان. ئەم کارە بەردەوامیە بێت یان ئەمایتر؟ ئەتوانم بڵێم ئەمە سەرەتامان نەبووە کاری پێشترمان هەبووە بەڵام کاری داهاتوشمان ئێستا حالیان کۆمەڵی ئیشمان کردو بە خۆشحاڵیەوە کاری لەسەرەکەی کارتان ئامادەیە بەدڵنیایی ئێمە ناوەستین ناتوانین هیچ لەسەری بزانین؟ ئەویش هەر کارێکی خۆمە ئیشمان لەسەر کردووە ئێشتا نەگەیشتوتە تەواوبوونی کۆتایی بەڵام ئیشێکی موزیکە هەر تۆزی حەزەکەم لەسەر کار و پلانی داهاتووی هەر کەسێکەیە ئێرەشت بزانم خوێندکاران بەشدارە بن لە کارەکانی داهاتوە. بەدڵنیاییەوە گروپمان هەیە ئێمە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک کەسی زۆر چالاکی تایە ئێمە ژۆکو خۆمان وەکو هۆبەی چالاکی پشتیوان و هاوکاریانەبی. دەستان خۆش بۆمسا پەیامی کۆتاییت بەتایبەت بۆ خوێندکارانی کە خولیای هونەریان هەیە لە هەر بوارێکی هونەرا بێت حەز بە هونەرەکەن. من پێم خۆشە لێرەوە وەک پەیامێکی کۆتایی ئاڕاستەی نەکرد خوێندکاران ئاڕاستەی هەموو مرۆڤێکی یەکەم بەڕاستی کە گرنگی بە هونەر بدرێ بەڕاستی چونکە تەنها هونەر ناسنامە و شوناسی گەلانە ئێمە توانین لە ڕێی هونەرەوە توانا و کیانی خۆمان بەجیهان بناسێنین بەڕاستی. دەستە خۆش مامۆستاگیان ناکرێت سازەکەت لێرە ئامادەی هەبێت و جۆمانە پارچەی مۆسیقای ئارام بەخش نەبێت ئەگەر بکرێت هەرچەنە خۆشە بۆ ئامادە نەکردبوو داوامان لێکردی بەس سپاس دەکەین ئەگەر گوێمانە پارچەی موزیک بێت.
دەست بەش مامۆستاژیان سپاس بۆ زۆر تۆ سپاس بۆ سپاس ئێوە. بۆ بەشداریکردنت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ گرنگیدانتان بەکار و چالاکی هونەرەکانی ئێمە بەردەوام سپاس بۆ سپاس قورساتی بۆ تۆ. عزیز سپاس بۆ دەست بەش مامۆستاژیان زۆر سپاس